يكك لوانا لسورة النساء آياتي نوطوسي خواهي تعالى أفرمي ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له جهنم وساءت مصيره. هر کسی ایمانداری بکوژێ بە نەحەق یعنی بەعەمدی دەسی بێ لە کوشتنی بسڵمانێکە ئەوە پاداشتی ئەو کەسە ئاگری جەهەنەمە بە هەتاهەتایی تایە ئەمێنێتەوە خوا لێی تووڕا بێ و لەعنەتیشی لێ کردووە. معنای وایە کوشتنی نەحەق تاوانێکی زۆر زۆر گەورەیە. من هیچ تاوانێکم نەبینیوە ئەوەنەی ئەم تاوانە خوای تەعالا هەڕەشەی لێ بکە. ئەگەر تەماشاکەن جەزای جەهەنم بە هەتاهەتایی تایە ئەمێنێتەوە خوا لێی تووڕە بووە لەعنەتی لێ کردووە ئاگریکی زۆر بە ئازاریشی بۆ ئامادە کردووە. هەر لەبەرەوە ئیبن عەباس ئەفەرمێ کەسێکی بکوژێ بە خالدی ها لەناو ئاگری جەهەنەمە. بەڵام طبعا زانایانی تر خلافیان هەیە لەگەڵیە لەبەر ئەوەی کە ئەم هەموو هەڕەشەی لەسەر هاتووە هیچ گوناحێک نییە ئەوەنە هەڕەشەی لەسەر هاتبن.